بۆ ئەمە بەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز زەردەشت سەرسام دەکەین بەڕێوەبەری ئاوی هەولێر لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک زەردەشت سڵاوت لێبێت، باسێکی ئەم پرۆژەیە بکە، ئەمە چۆن دەکرێت، ینی بە تەواوی دانیشتوانی هەولێر بەکارهێنەرانی ئاو ئیتر لەوە نەجاتیان دەبێت جارێکی دیکە بڵێن دیسان وەڵا بۆڕی ئاوی ئیفراز سێشکە. سڵاو لە بەڕێست و سڵاو لە بینەرانی خۆشەویست. سەبارەت بەو پرۆژەی کە ئێستا لە بەردەستایە کە گۆڕینی بۆڕی ئیفراز سێ لە وێزگەی مارعۆدا بەرەو خەزانی دەواجن کە بە سوپاسەوە لە جەنابی سەرۆکی حکوومەت کە بودجەی پێویستی داوین کرد بە مەبەستی گۆڕینی ئەو قۆناغی کە لە وێزگەی مارعۆدا لۆ خەزانی دەواجن و قۆناغی یەکەم کە 4 میلیارد و 354 میلیۆن دینارە کە لەلایەن کۆمپانیای ئاواز جێبەجێ دەکرێت. ئەو بابەت و خواستەی کە باس دەکرا هاوینان زۆربەی جار تووشی گرفت دەبووین. ئەو بەڕێزانەی کە باسییان کرد 2 پەمپ و 4 پەمپ ئەو پرۆژەیە توانای 5 پەمپیشی هەیە، بەڵام بەهۆی ئەوەی کە بەرگەی نەدەگرت لەو شوێنانەی کە نێزیک وێزگەکە لەو شوێنانە پرێژەری یاخڵی فشاری ئاوەکە لە ناو بۆڕێکە زۆرتر بوو لەو نێزیک وێزگەکە، هۆکار بوو بەوەی بۆڕێکە لەو شوێنە زوو تووشی هەرسان دەبوو دەتەقی یاخل لە جەوسەر سەرەکانی دەشکا. ئینشاءڵڵا ئەو بۆرێک کە ئێستا هاتووە کاربۆن ستیلە ئەویت کە GRP بوو بەڕێستانیش ئاماژەتان بەو بابەتەیدا کە بەرگەی ئەوی دادەندرێ ئێستا 37 بارە واتە 2.5 ئەوی تر بەقوترە و کاربۆن ستیلە ئەویت کە فایبەر گلاس بوو ئەو لە مادەی ئەلیاف زجاجی پێکات بوو ئەوە لە مادەی ستیلە، یعنی بابەتەکە زۆر فەرقی هەیە لەوەی ئەوە شکانی نییە تەنها ئەگە بە مرور زەمانێکی درێژ تووشی بابەتی وەکو بڵێ ئاسنە تووشی ئەگەر ژەنگ بەیان شەچوە ئەویش مادەی ئیپۆکسی لە ژۆرەوە لێدرا ئەوەش یەک لەوانە بە 3 طبقە معالەجە کراوە لە دەرەوەش هەروەها بە مادەی ئیپۆکسی ئەوە توانای بەرگەی 80 ساڵی تری هەیە ئەو بۆرێکە ئەوڕۆکە دایدەنین. ئەو بابەتە مطمئنی دەیدەینەوە خەڵکان دیسان ئەوەیە کە ئەو بابەتە دووبارە نابێتەوە لەو نێزیک وێزگەکە کە 185 شکانەکان لەو شوێنەی بوو کە ئەوڕۆکە دەستپێکی پرۆژەکە بوو دووبارە نابێتەوە لە منتقە. ئەمە قۆناغی یەکەمە بە 120 ڕۆژ تەواو دەبێت. بڵێ باشە بەڵێ ئەوە قۆناغی یەکەمە کە قۆناغی یەکەم بەڵێ فەرمووت کە فەرموو قۆناغی یەکەم بڵێ کە مدەی پۆدانراوە 120 ڕۆژ ئەو بۆریە لە خلالی ئەو مانگەی یەکەم کە دەست بەکار بوو ئەو بۆریە ئۆردەر کرا لە وڵاتی تورکیەوە هاوردەی هەولێر کراوە بە مواسەفات دروست کراوە کە لەگەر ئەو شوێنەی ما بگونجێتن و هەروەها بابەتەکە هەتا دروست کرا و هەتا ناردرا ئەو مانگەی یەکەمی ڕۆیشت و 3 مانگ لە بەردەم مقاول هەیە کە جێبەجێکە ئەو ڕۆکە بەڵێنیشی داوە لە خلالی 75 ڕۆژ ئەو قۆناغی یەکەم تەواو بکە. قۆناغی دووەمیش کە هەیە ئەوەش بەردەوام دەبی، بەڵام قۆناغی دووەم 100% دەیبینە نێزیک وێزگەی ئیفراز کە لای ڕووبار ئەویش لە نێزیک پەمپەکان لەوێن دەریش کێشەی ئەو گرفتەمان هەیە چەند جارێک لەوێش تەقیوە بەهۆ فشاری پرێژەی ئاوەکە لە ناو بۆڕێکان کە بەرگەی نەگرتووە ئەویش دەبتە قۆناغی دووەم لەو شوێنە دەگۆڕدرێت. یعنی ئێستا بە قۆناغی یەکەم ئەگەر بۆڕێکە بگۆڕدرێت کێشەی ئاو بە تەواوی چارەسەر نابێت هەتا قۆناغەکانی دیکەش هەمووی جێبەجێ دەکرێت. دەتوانم بڵێم ئەو کێشەی کە هەمان بوو لە هاوین کە 185 لەو شوێنە بوو مطمئنی دەدەین 100% گرفتەکە چارەسەر دەبی بە گۆڕینی ئەو قۆناغی. بەڵام قۆناغەشی هەستیاریش ماوە کە هاوشێوەی وێزگەی مارعۆدە کە وێزگەی ئیفرازە نەفسی بۆری بەکارهاتووە لە نەفسی شوێن لە نێزیک پەمپەکان ئەو کێشەیەمان لۆ دروست دەبێت، بەڵام لەوێ کەمترە، بەڵام قۆناغی دووەمان بە تەکید لەوێ ئەویش دەگۆڕین و بە تەواوی دەتوانین بڵین پرۆژەی ئیفراسێ جارێکی تر بە هیچ شێوەیەک تووشی ئەو گرفتە نابێت. باشە کاک زەردەشت ینی ترسێک هەیە لە ناو ئەوانی بەکارهێنەرانی ئاو دانیشتوانی هەولێر لە گۆڕینی بۆڕیە ئاوەکە دەڵێ ڕەنگە ئەمە فترەیەک ینی قسە و باسەیە هەرچەندە ئەمەش یەکلا کراوەتەوە کە لە کاتی گۆڕینی بۆڕێکە بێ ئاو نابن. ئەگەر ئەمە پشت ڕاست بکەیتەوە زیاتر ینی فعلەن خەڵکی هەولێر بێ ئاو نابن لە کاتی گۆڕینی ئەم بۆڕیە بە هیچ شێوەیەک؟ بە تەکید ئەمە پرۆژەکە وەکو خۆی کار دەکات و ڕێژەی پێویست ئاو بۆ شاری هەولێر دێ ئەو پرۆژەیە ڕاوە ناستیتن تاکو و تەواوی بۆڕیەکان دەخرێتە ژێرگەڵ و بە تەواوی کە تێستیشی دەکرێتن اینجا تەنانەت 2 ڕۆژمان پێویست دەبیتن ئەویش دەتوانین بڵێ دوای ئەو 75 ڕۆژەی کە باسمان کرد پرۆژەکە ئەو قۆناغی تەواو دەبێتن تەنیا 2 ڕۆژ لە هاوڵاتیان داوا دەکەین ئەو کاتی ئاگادار بن کە نهایەت و بیدایەتی بۆڕیەکە
لە لای وێستگەی مارعۆدا ڕەبت دەکرێت لەگە مەحەتا لە لایەکەی تریش لەگە تۆڕی قەدیم ڕەبت دەکرێتن تەنانەت ئەوەندەیە و ئەو دڵە ڕاوچەیە لە ناو خەڵکی بڵاو بوویتەوە کە ئەو چەند ڕۆژەی بێ ئاو دەبن نەخێر پرۆژەکە بەردەوامە و ئاویش بۆ شاری هەولێر بەردەوامە. باشە ئەی قۆناغەکانی داهاتوو کەی تاو دەبن یاخود کەی دەست پێ دەکات. خۆی لە خۆیدا پرۆژەی ئیفراسێ لە 31 کیلۆمەتر بۆری پێکاتوە لە ڕووبارەوە کە لە ئینتێک و وەرگری ئاوەوە تا دەگاتە خەزانی دەوازن 31 کیلۆمەترە 20 کیلۆمەتریان لە نێوان وێستگەی ئیفرازە بۆ وێستگەی مارعۆدەیە لە وێستگەی مارعۆدەش بۆ خەزانی دەوازن 11 کیلۆمەترە. ئێستا ئێمە کارمان لەسەر 11 کیلۆمەترەکە کردووە بە سوپاسەوە کە لەلایەن سەرۆکی حکوومەت بودجەی پێویستی دابین کراوە قۆناغی یەکەم دێتە گۆڕین و ئەو کارە بەردەوام دەبیتن بە جێرە ئەو بودجانەی لەبەردەست ئێستا بودجەی قۆناغی یەکەم لەبەردەستایە بودجەی دووەمیش لەدەستدا بێتن ئەو بۆڕێ بە تەواوی دەگۆڕدرێت و بە تەواوی دەکرێتە بابەتی کاربۆنستی. بەڵێ بەڕێز زەردەشت سەرسام بەڕێوەبەری ئاوی هەولێر زۆر سپاس بۆ تۆ مادومان کردیت.